زاواکان نەکبەترینی 2025 بوون چونکە 2025 ساڵی زێڕ بوو. لە هەرێمی کوردستان ئەم ساڵ نرخی زێڕ گۆڕانکاری و بازدانێکی گەورەی بەخۆوە بینی بە شێوەیەک هەر مسقالێکی زێڕ لە ماوەی ئەو 365 ڕۆژەدا زیاتر لە 330,000 دیناری چووەتە سەر. بۆ نمونە لە سیوێکی 12ی 2024 واتە یەک ساڵی ڕێک پێش ئەمڕۆ نرخی هەر مسقالێک زێڕ عیار 22 بە 590,000 دینار لە هەرێمی کوردستان مامەڵەی پێوەکرا. بەڵام ئەمڕۆ نرخەکەی بەرز بۆتەوە بۆ 920,000 دینار واتە لە ماوەی یەک ساڵدا 330,000 دینار چووەتە سەر ئەو زێڕە. عیارە 21 کە پڕفرۆشترینە لە بازاردا و زاواکان بۆ بووکەخانی دەکەن ئەمەشیان لە 563,000 دینارەوە بۆ 878,000 دینار بەرز بووەتەوە واتە 315,000 دینار چووەتە سەر هەر مسقاڵێکی. نەکبەتیەکە ئەمەیە ئەگەر زاوایەک لە کۆتا ڕۆژی 2025 کە ئەمڕۆیە 19 مسقال زێڕ بۆ بووکەخان بکات ئەوە 5,895,000 دینار جیاوازی هەیە بەراورد بەو 19 مسقاڵی کە لە کۆتا ڕۆژی 2024دا بۆ بووکەخانی کردووە. وردەکاری ئەم هەواڵە لە 964 دۆتکە یاردیدا هەیە و دەتوانن زیاتری لێبارەوە بزانن.